ئەمە سازدانی ئەم فیستیڤالەوەیە کە شارەزای بەهرەکانی خوێندکاران بین بەدەر لەوەی کە ئەیزانن لە پۆل و لە هۆڵی خوێندنە چ چالاکێکی تر چێت دەستڕەنگینێکی تریان هەیە کە بتوانن گزارشتی لێ بکەن و بەکاری بێنن لە ژیانی ڕۆژانەی خۆیانە لە دوای خوێندن. ئەمڕۆ ئەم چالاکیانە چالاکی هوەری و چالاکی کەلتوری و چالاکی زانستی تایە هەرێکەی بە شێوەیە خوێندکارانمان چالاکیەکانی خۆیان دەستڕەنگینی خۆیان نمایش ئەکەن و دواتر پێشبڕکەی تیا ئەکرێت و لە پێشبڕکەکە خەڵات دابەشەکرێت بەسەر یەکەم و دووەم و سێهەمە وەکو وتم چالاکی هوەری تایە چالاکی زانستی تایە چالاکی کەلتوری تایە بە تایبەتی لە بواری زانستیەکە ئەو توێژینانەی کردویانە بە کۆمەڵک ڕسم وێنە و دواتر لەسەر ئەوە پێشبڕکێ ئەکرێ دیبەیتی زانستی پێشکەش ئەکرێ کاری پێشانگای وێنە و جلوبەرێک ئەکرێت هەروەها لایەنی ماڵداری و خواردنیشی تایە چالێکەکە لە ڕاستیە فیستیڤالەکە بۆ ئەوەیە کە ئەمە بەرهێرەی خوێندکاران بواری پێ بدەین لە پاڵ خوێندنە بتوانن گزارشتی لێ بکەن. ئەکرێ بڵێن ئەمە باسی پەیامەکە کە ئەمە پەیامی ئێمە لێرەیە ئەوەیە کە لایەنێکی زانستی دەرخین توانای خوێندکار بکەین لە تیۆرۆ بکەین بە پراکتیزایی کە پێشانی خەڵکی بن کە ئێمەش خوێندکارەکانمان کەسانی زۆر بتوانن و توانای ئەویان هەیە ئیدارەی کۆمەڵێک کاروبار بن و لەگەڵ ئەوەشە ویستمان لە ڕێگەی پێشەشکردنی ئەم کەلوبەلە کوردەوارێن مێژووی کورد پیشان بین تاقەکانی ئێمە کە لەم سەردەمەدا بە کۆمەڵێک بابەتی زۆرەوە سەرقاڵ بن و ئاگاداری مێژووی خۆیان نەبوو ویستمان ئاگادارێکن لەو مێژوویە و ئەمە زۆر پێویستە لەناو زانکۆکان ئەنجام درێ بۆ مەبەستی ئەوەی کە هەموو تاکێک هۆشیار بێتەوە هۆشیاری کلتوری و زانستی.